لە سایلۆکانی هەرێمی کوردستان پرۆسەی وەرگرتنی گەنمی جوتیاران دەستی پێکرد و لە سنووری پارێزگای سلێمانی 155,000 تۆن گەنم لە جوتیاران وەردەگیرێت. وەزیری بازرگانی و پیشەسازی حکوومەتی هەرێمی کوردستانیش ڕایگەیاند حکوومەتی عێراق بڕیاری داوە بۆ ئەم ساڵ 375,000 تۆن گەنم لە هەرێمی کوردستان وەرگرێت. لە هەموو سایلۆکانی هەرێمی کوردستان دەست دەکەین بە پرۆسەی وەرگرتنی گەنم بۆ وەرزی بە بازارکردنی گەنمی ئەم ساڵ. توانای ئێمە زۆر زیاترە لەو بڕێی کە بۆیان دیاری کردوین، بەڵام وەزارەتی کشتتوکاڵی عێراقی بۆ ئەم ساڵ تەنها 375,000 تۆنمان لێ وەردەگرێت. ئێمە لەسەرمانە لەم ماوەیە لەم ماوەی ڕۆژە 155,000 تۆن وەرگرین لە جوتیارەکانی سنووری شاری سلێمانی. بریکاری وەزارەتی بازرگانی هەرێمیش دەڵێت حکوومەتی هەرێم بڕیاری داوە بودجێکی تایبەت خەرج بکات بۆ ئامادەکاریەکان و پێویستیەکانی وەرگرتنی گەنمی جوتیاران. یاریمان کردووە حکوومەتی هەرێمی کوردستان بڕیارە بڕێکپارە بۆ تەجهیزکردن و بۆ خۆ ئامادەکردن و بۆمانە خەرج بکە. لەگەڵ ئەوەشە چەکی برا جوتیارەکان هەندێکی ساڵی 2014 ماوە ئەوەش ڕناگرین چەند فەرمانبەرێک بۆ تەرخانەکەین کە بتوان ئەو چەکان شاوە بکەن. لە پارێزگای هەڵەبجە و قەزای چەمچەماڵ و گەرمیانیش پرۆسەی وەرگرتنی گەنمی جوتیاران دەستی پێکرد و کاراسانی باشیش بۆ جوتیاران کراوە بۆ ڕادەستکردنی بەرهەمەکانیان. و ئێمە لە لێژنەی باڵا داوامان کردووە کە خەرەبووی جوتیارەکانمان بکەنەوە و خەرەبووی خاوەن ئاژەڵەکان و یاخود هەر زیانێک بەهۆی وشکە ساڵیوە هاتبێتە ئاراوە. کەم هەفتە سەنگا و تەچی جەباری وەربگرێت و دووەم هەفتە ئاغجەلەر و قادرکەرەم وە سێەم هەفتە تەچیە و قەرەهەنجیر وە چوارەم هەفتە شۆڕش و چەمچەماڵ و شوان بێکە وەرگری. ئەمە بۆ تەنزیمکردنی کارەکانمان دیار 17,000 تەنەکەی بۆ هەڵەبجە پار 20,000 تەنەکەی بۆ ئەم ساڵە لەبەر حسابی کردیان بەغدا ساڵی وشکەکانی کردیان 17,000 تەنە. حکوومەتی عێراق بڕیاری داوە ئەم ساڵ 750,000 تۆن گەنم لە جوتیارانی هەرێم وەربگرێت کە لەو ڕێژەیە 109,000 تۆنی لە پارێزگای هەولێر و 110,000 تۆن لە پارێزگای دووەک و 155,000 لە پارێزگای سلێمانی. هەروەها نرخی هەر تۆنێک گەنمی نمرەیەک بە 560,000 دینار و نمرە 2 بە 480,000 و نمرە 3 بە 420,000 دینار دیاری کراوە. هێمن کەمال، کورسات نیوز، سلێمانی.